بەڵێ بەڕێزان وەکەم لایەکشتان ئاگادارن لە لایەک شیعە هاوپەیمانی شیعە بۆ خۆیان بەیەکەوە ئێستا سەرگەرمی ئەوەن تاکو ئێستا نەیانتوانی و نەگەیشتونەتە ڕێکەوتن کە کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران دیاری بکەن بە هەمان شێوە تا ئێستا لە ناو سوننەش بە هەمان شێوە نەیانتوانیوە کەسێک بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان دیاری بکەن وەکو هاوکاریشمان ئاماژەی پێدا ڕێک نەکەوتن بەڵکو گرژی و ئاڵۆزیش لە ناو سوننە دروست بووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کە داخۆستونە دەتوانێت لە کاتی خۆیدا چەند ڕۆژێک ماوە سەرۆکی پەرلەمان دیاری بکە یان نا میوانمان هەیە لەگەڵ ئەو گفتوگۆی زیاتر دەکەن میوانەکەمان زۆر بەڕێز خالد دەبوونی وتەبێژی دەستەی ڕزگاری و گەشەپێدانی عێراقی و ئەندامی مەکتەبی سیاسی متحیدون ڕاستەوخۆ لە سێدۆی ژووری هەواڵە لامان میوانە کاک خالد زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین چەند ڕۆژێک ماوە بۆ 29/12 کە دیاری کراوە دەبێ یەکەم دانیشتنی پەرلەمان تایدا ئەنجام بدرێ و سەرۆکی پەرلەمانیش کە لە بەشی سوننەیە دیاری بکرێت پێت وایە سوننە بتوانن سەرۆکی پەرلەمان لە 29/12 دیاری بکەن و کەسێکیان هەبێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم پێشەم شتێک بەڵێ لەو بڕوایەدام ماڵی یاخود هاوپەیمانە سوننەکان هیچ جێگرەوەیەکیان نییە جگە لەوەی ڕێککەون و یەک کاندید پێشکەش بکەن نەک دوو کاندید ئەو ماوە دەستوری کە دەستنیشان کراوە ناچاریان دەکات ئەو ماوەیە کە یاساییە کۆبوونەوەی بە ڕێزفایق زێدان سەرۆکی دادوەری لەگەڵ گەورە بەتەمەنترین ئەندام پەرلەمان و سەرۆکی پەرلەمان زۆر ڕوون و ئاشکرا بوو کە باز لەوە کرا دەبێت پابند من بە مادە و ڕێنمایە دەستوریەکان بەڵام لە بڕایەدام دوای دوو ڕۆژ ئەنجومەنی سیاسی سونی دەگەن بە ڕێکەوتنێک لەبارەی دەستنیشانکردنی کاندیدێک بۆ سەرۆکی پەرلەمان ئێمە هاوکارمان لە بەغداوە پێڕاگەیان کە تا ئێستا ناکۆچی قوڵ لە نێوان لایەنە سونیەکان هەیە نەکەر ناکۆچی بەڵکو گرژی و ئاڵۆزیش دروست بووە کەواتە لەم چەند ڕۆژەی داهاتوو چۆن دەتوانن ئەو بابەتە یەکلایی بکەنەوە ئەم ناکۆکیانە شتێکی سروشتین ئەوەی ناوی لێنراوە دانوستان یان بەرزکردنەوەی سەقفی داواکاریەکان لە نێوان ئەو لایەنانی دانوستان دەکەن ئەمە شتێکە لە هەموو گفتوگۆ و لێکتێگەیشتنەکان بوونیان هەیە ئاسۆکان لەلایەن سەرکردە سیاسیەکانی سوننە زۆر ڕوون و ئاشکرایە کە دەبێت ڕێک بکەون و ئەوان لەسەر زۆر بابەت ڕێککەوتون بەڵام هەندێک گوردەکاری ماوە بۆ نمونە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی پشکێنە ئەمە واقع بۆیە دانوستان لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان بکەن کە پێویستی بە 25 خاڵە لەمەدا بۆ نمونەگە وەزارەتێکی سیادی وەرگێت پێویستی بە 15 خاڵە وەزارەتێک سیادی نەبێت 10 خاڵە یاخود 12 خاڵە بۆیە ئەم وردەکاریانە پێویستی بە کاتە بەڵام کاتێکی زۆر نەبێت بۆی بگەم ڕێز دەبوونی بەڵام دەکرێت دەڵێم دەکرێت ئەگەر ڕێککەوتن نەکرا ڕێک نەکەون لەسەر کاندیدێک لەوانەیە دوو کەس کاندید بکرێن بچم بۆ کاندید بکرێن و لە دانیشتنی یەکەمدا کاندیدانە پێشکەش حاڵێکە دووم بربژێر یان زیاتر هەبوو لەلایەن سوننەوە بۆ ئەوەی لە ناو پەرلەمان دەنگی لەسەر بدرێت پێ وانە ینی چوارچێوەی هەمانجی شیعە لەو کاتەدا ئەو دەنگ بەو لایەنە دەدەن کە ڕەنگە لە خۆیانەوە نزیک بێ لەگەڵ هاوڕام چونکە بەم شێوەیەیان بە شێوەیەکی دیکە چوارچێوەی هەمانگی شیعی کاریگەریەکی زۆری هەیە لە سەراوانەی کاندید دەکرێن چ لە سەرۆکایەتی کۆمار بێ یان لە سەرۆکایەتی پەرلەمان هەمیشە سازان هەبووە کە پێویستی بە با بڵێن ناوی لێبنین کوت لە گەورەکە پێویستی بە هاوپەیمانی گەورەکە هەبووە ئەمەش دەبێت ڕێزی لێ بگرین چونکە زیاتر لە 200 کورسیان هەیە کەواتە 200 دەنگیان هەیە لە پەرلەمان کەواتە کاریگەریان لەسەر کاندیدیان کاندیدێکی تر هەیە بۆ لە کۆتاییدا ئەو کاندیدەی
کە دەنگی ماڵی سونی بەدەستدێنێت قوبڵ کراو دەبێت لەو بڕوایدام لەلایەن ماڵی شیعە و کوردی زۆر باشە بڕێزە دەبوونی بەڵام بەبێمە سەر یەکەم دانیشتنی پەرلەمان بۆ خۆشت باش دەزانی لە هەموو خولەکانی پێشوو دانیشتنی یەکەم بە کراوەی هەڵگیراوە لەبەرەوەی نەشیعە ڕێکەوتون نە سونە ڕێکەوتون نە کوردیش تا ئێستا ڕێکەوتون پێت وایە ینی ئەوەی فایق زێدان داوایەکە ئەنجام بدرێت و کۆبوونەوەکە بە کراوەی هەڵنەگیرێت من وەک خۆم لۆ بڕوادام دووبارە دەبێتەوە لۆ بڕوادام بەڵێ دووبارە دەبێتەوە چونکە لەوانەیە تەنیا لە ساڵی 2010 کاتێک لیستی عێراقی هەبوو لە یەکەم دانیشتن و بە کۆدەنگ بەڕێز ئوسامە نوزەیفی وەک سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردرا دواتر ئێمە هەمیشە لە دانوستان بووین و لە کاتووادەی دیاریکرا و پێشێلکاری هەبوو دەرهاق بە دەستور دەرهاق بە یاسا بۆ ئەوەی بگەین بە ڕێککەوتنێک تا سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتەکانی دیکە دەستنیشان بکرێن بۆیە لە بڕایەدام ئەمە دەکرێت ناوی لێ بنرێت چارەسەر مامناوەندەکە لە بری ئەوەی دانیشتن کۆتایی پێ بهێنرێت لەسەرەوەی نەگەیشتن بە هیچ شتێک و دەستور پێشیان دەستورە پێشێلی دەستورە هەموو لایەکی دەڵێت دەست بگرن بە دەستورەوە خۆی هەر ئێمە کە ناوی لێدەرین ئەمە فاوڵە بەڵام فاوڵێکی سادێ زۆر گەورە نییە پێشێلکاریەکی بچووکە لە پێناو بەرژەوەندی باڵا ئەویش پاراستنی پەرلەمان و دانیشتەکانی پەرلەمان بەڕێز دەبوونی بەڵام چیە ئەمە قەدەری عێراقە نە کورد دەتوان ڕێبکەون نە سون ناتوانن ڕێبکەون نە شیعە دەتوانن ڕێبکەون دەستورێکی شەیە هەموو لاکانیش دەستور پێشێلەکەن باشە چارەسەر چیە ینی ئەگەر دەستور جێبەجێ نەکرێ وەکو خۆی و ڕێکەوتنیش نەبێ هەر ئەم عێراقە بەم دۆخە بڕوە لە بڕوایدام بەڵێ بەو شێوەیە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی سیرکە ئەگەر دەرهاوێشتەکانی دوای هەموو هەڵبژاردنێک بەم شێوەیە بێت بە دڵنیاییەوە ئەنجامەکە هاوشێوەی یەکدی دەبن بەراورد بە خولەکانی ڕابردوو ئێمە کاتێک باس لە تەنانەت لەسەر ئاستی ماڵی شیعەشدا هەمیشە دەبینین ڕێکاری قوڵ هەیە بە دوای ئەو هاوپەیمانیانە دەگەڕێن کە کێک گەورەترین هاوپەیمانی پێکەناوەکاندیدی خۆی بۆ سەرۆک وەزیران دەستنیشان بکات ناوی لێنراوە چەکی سپی لە نێو بەغدا ئەگەر ڕەوتی سەدر نەکشاباوە ئێمە لەوانێت تا ئێستا حکوومەتێکی کار بەڕێکەرمان هەبایە بۆیە جێگەی داخە من دەڵێم جێگەی داخە ئەمە پێویستمان بە زیادکردنێکە لە ئاستی باش زۆر کە ماوە بەڕێز دەبوونی دواپرسیار ئەگەر بە کوتیش وەڵام دێت و من سپاس دەکەم پێشبینیەکەی ئەم حکوومەتەی داهاتوو کە پێک دێ کۆپی هەمان حکوومەتەکانی پێشی و بێ هەمان کێشەکان هەرۆکو خۆیان بمێنەوە واقعی ئێستا پێمان دەڵێ ناکۆکی هەیە هەروەک ساتێک لەمە بەرباسم کرد دەرهاوێشتەکان و هەلوو مەرجەی کە دوای هەڵبژاردننی ئەم دوایانە هات هەمان شێوەی 4 ساڵ لەمەوبەر و 8 ساڵ لەمەوبەر بوو تەنیا ئەوەی دەکرێت ئەم هاوکێشەی بگۆڕێت ئەو گۆڕانکاریانەی ناوچەکە و نێودەوڵەتیە کە هاوتایە یاخود لەگەڵ دەوروبەری عێراقدایە دەکرێت ئەم گۆڕانکاریانە هەبێت و بەڵێ گوێبیستین کە ڕۆژێک لە ڕۆژان چەندین بڕیار هەیە کە پێی دەگوترێت کاریگەری سیاسی دەرەکی لەسەر واقعی عێراق دەکرێت کاریگەری لەسەر باش زۆر بەڕێز خالی دەبوونی گوتەبێژی دەستەی ڕزگاری و گەشەپێدانی عێراقی و ئەندامی مەکتەبی سیاسی متحیدون گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 کاتێکی خۆش شەوتان باش.